مەلا و قوتبالدینی مەلا و شەمسەددینە. بێسارانی بەرەبەیانی ساڵی 1641 زاوینی چاوانی بە ئاسمانی بێسارانی ژاوەرۆدا هەڵێنا. هەر کەس بێدڵ بوو چون بە ئاخچەی بێ ئاو دائم بێگوڵ بوو. ئەمە ساکرێتە من بڕۆمایە بەپێ ئەو بەرگانەی کە من خستون نەتەڕوو بێسارانی ژنیشی هەناوە و مناڵیشی بووە، بەڵام بەڕاستیەنی ئەبێ بە دوای ئەو تەمەنا بگەڕێن کە بێسارانی شتەکەی هێناوە. کەی هێناوێتی ئایا لە تەمەنی 20 ساڵی ئایا لە 30 ساڵی ئایا لە چرا لە دو تەمەنی ژیانیاتی ئەمانە هەمووی بەڕاستی ڕۆڵی هەیە لەوەی کە بێسارانی ژنی هێناوە یان نەهێناوە. بێسارانی بەڕاستی شاعیرێکی ڕۆشنبیری هەزناسکی نەتەوە پەروەرد بووە، شاعیرێک بووە لە ئاسێکی بەرزە، یعنی هاتوۆتە دنیای ئەدەب و شارەوە. لەبەرەوە من ئەگەر بمرێ یان من یا هەر کەسێکی تر بێ لەبارەی بێسارانی بدوێ ئەتوانێت لە هەر خاڵێکی بەڕاستی ماوەیەکی زۆر بووە نەگەوە بەڵکو کتێبێک نەک کتێبێت بەڵکو نامەی ماسەریای دکتۆرای لەسەر دەکا. ینی تۆ کە ئێستا ئەچیتە دنیای بێسارانیەوە لە ڕووی ئەدەبی ڕۆشنبیری فکری سیاسی کۆمەڵایەتی دەرونی، یعنی ئەم لایەنانە هەریەکان ئەتوانی لەو چەمکەوە کە بۆی ئەچیت ینی بەڕاستی دەریایە کە ئەتوانی هەموو مەرەوانێک مەریتیاکە کە ئەو هاوسەرەی کە کردوێتی لەگەڵ ئامینەخانە بەڕاستی هین نەبووە، ینی مناڵیشان بووە بۆ وەچەی هەیە و وەچەکەی بینی و ئەڵێ ئێستا شانازی ئەکا بەوەی کە ئەمە وەچەی بێسارانین. من خۆشم بەڕاستی گرتومەتە ئەو قەناعەتەی کە بێسارانی ژنی هێناوە. حەکیمی دانا حەکیم وات فەقیر دەردت ناچارن. خوێنەوارەکان بابلین بە گزادەکان بابلیان کردین بەڕاستی لە ئێمە دڵسۆزترم بۆ سەرخستنیان لە فیستیڤاڵە. زۆر مەزنە، شاعرێکی کاتی نییە. بەڵگەیشوانەوەیە کە دوای 4 سەدە ئەبینین ئێستا ئێمە خەریکین لێکۆڵینەوەکەن لەسەر زمان و هەزر و ئەدەبی و سەناعەتی ئەدەبی ئەم شاعرە مەزنە. ئەمە نیشانەی ئەوەیە کە بێسارانی بەڕاستی فرەتەوەرە، فرەڕەنگەیە و فرەتەنگەیە و شاعرێکی هەمیشە سەردەمیە. بێسارانی وێش شاعرێوان کە پەرەپەنەدەر و گەشەپەنەدەر و کول و ئەدەبیاتی کوردی یاگیەوە تایبەت و خاص و وێشە. ئێرە یۆجە نیشانە زوانیەکە ئانە نەکە مەنەنەوە زین نەبیان ئینە نەکە زوانە نەرمە پاراوە فۆلکلۆریکە یانە زوان و خەڵکی. بەنای خوای گەورە بێدەبان ئامادەبواری بەڕێز ئەکات. هەری نەبی عیسوانە کە بێسارانی یەکێکە لەو شاعرانەی کە دەتوانین بەبێ زیادەڕێی بڵین بەر لە سەردەمی خۆی ینی پێش سەردەمی خۆی کەوتووە. لەبەرەوەی بێسارانی ئەگەرچی تا داوێتی لە دەرکەی هەموو بابەتە باوەکانی شعری سەردەم و گەنجینەیەکی بەهاداری بەرهەم هێناوە بەڕاستی هەندێک بنەما و ڕیشاڵی ڕۆمانیزم ڕۆمانسیەت بەر لەوەی لە ئەوروپا سەرهەڵبدە لە شاعرەکانی بێسارانی هەن. ئەگەر بێت ئێمە بەراوردی شعری ژیانی بێسارانی لەگەڵ ژیانی هەندێک لە ڕۆمانیزمەکان وەکو ڤیکتۆر هۆگۆ وەکو بۆدلێر وەکو بەڕاستی جان چاکرۆسە وەکو مادام دیستاڵ و ئەوانە بکەین دەبینیم دوای بێسارانی ژیاون. بەڵام بێسارانی ڕیشاڵ و بنەماکانی ڕۆمانسیم لە عەقڵی کراوە لە هەستی ناسک لە هێنانی جوانیەکانی سروشت بۆ ناو شێعر و شوبهاندنی و جوانیانە بە خۆشەویستەکەی و بەکارهێنانی لە مەبەستی شعریە کە ئەمانە بنەمای ڕۆمانسیەتن لە ناو شعرەکانی بێسارانی ڕەنگە داوەتەوە لە بەرێمە پێمان باش بوو بێسارانی دیداری بۆ ساز بدێ. شارەکە بە دوێ مۆرەی دەشان موتیف و بەڕازای پێش هەموو شتێ بەڕێوەچوونی ئەم جۆرە کۆڕ و سیمینار و دیدارانە زۆر زۆر پێویستە لەبەرەوەی تا ئاوا ژیان بەرەو پێشەوە بڕوات. سەردەمی تەکنۆلۆژیا بۆتە هۆکاری ئەوەی کە بەڕاستی خوێندنەوە کەم بوو بێتەوە و ناسینی شاعرەکانی پێش خۆمان تا ئاستێک خەریکە بەرەو نەمان ئەچێت لە لای چینی گەنجی نوێ کە بەڕاستی ئەمە وەکو
وەکو تیشکێکی کارەبایی وایە کە بە هۆشت دێنێتەوە کە شاعرانی مەزن و سەرانی مەزن وە شاعرێکی وەکو بێسەرانی هەیە کە لە 400 پێش ئێستا بەو جوانیە بەو پوڵایە قوڵبووتەوە لە جوانی ژن و لە جوانی سروشت شعری بۆ نووسیوە. مەسەلەی نەیە و نەیرستان